ئەمڕۆ ئێمە لە یەکێکین لە گەڕەکەکانی شاری سلێمانی وەکو ئێوەش باستان لێوە کرد من ئەمەوێ لەم ڕاستە و خۆێمانە باز لە سفرە و خوانی جەژم بکەین بابزانین هاتوون بۆ یەکێک لە ماڵەکان بابزانم ئەوان چۆن ئامادەکاریەکانیان کردووە بۆ جەژن هەروەها ئەو سفرە ڕەنگینەی کە ڕازانیانەتەوە بۆ بەیانی جەژن چیان ئامادە کردووە چیان لێناوە پێکەوە چینە ژوورەوە بابزانین ئەم خێزانە ئازیزە ئامادەکاریەکانیان چی بووە سڵاوتان لێ بێ و جەژنتان لێ پیرۆز بێ سەرەتا بە خێراتنتانەکەن جەژن لە خۆتان و کارمەندان و هەموو کەناڵی کورسات پیرۆزبایی لێ ئەەکەم و بەخۆشی بژین و هەموو کاتێک لە جەژن و خۆشییا بن بینە ژوورە بۆی کە بزانین چیتان ئامادە کردو چۆن ئامادەکاریەکانتان کردووە سڵاوتان لێ بێ و ئەم کاتتان باش بێت ماڵتان ئاوادان بێ هەمیشە ئەگەر چی وەکو باسیشم لێوە کرد ماشەڵڵا بارانێکی بەخوڕ باریوە بەڵام بارانبارین ئینشەڵا کاریگەری ناکاتە سەر ئەوەی کە هاوڵاتیان لە نزیکەوە بچەند پیرۆزبایی و گردن ئازادی لێ بکەن فەرموو کاک جەبارگیان پێشکەوە سڵاوتان لێ بۆ جەژنتان لێ پیرۆز بێ بەخێبی سەرچاوەکەم بە ناوی خۆی گەورە میهرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم زۆر پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەسەر جەم کوردستان ئەەکەم هەرچە پارچەکی کوردستان لەسەر جەم هەموو مسلمانانی جیهان یاخۆ بەخێبێ سەرچاو و سەسەرم زۆر سپاس بۆ ئێوە داوای لێبوردنەکەین ڕەنگە بەهۆی ئێمەوە کەمێک ناخواردنی بەیانیتان تاخیر بوو بێ سڵاو لێ بێدایکە ئەلەیکە سەلامی خوا بەخێر بێن سەر هەردوو چاوم بێن پیرۆز بێ لە ئێوەش پێم بڵێ کێ خواردنی بەیانی جەژنی ئامادە کردو پێشم بڵێ چیتان لێناوە وەڵا هین فاسۆلیامان لێنا و لەگەڵ قەیسیە و مریشک و هێشتانانتان نەخواردووە نیە نەوەڵا نەما خواردووە باشە لە سەعات چەنەوە ساوی خەریکی ئامادەکاری زەوە نەخەوتومەتۆ نەبەخوا زۆر کەسێ ئەڵم بۆ بەیانەکەی چێژ لێ نانێم و نییە ڕۆیەک جار چێشتەکە لێنم تۆ هەموو جەژنەکە نانی بەیانی حەزەکە من حەزەکەم زوو بیکەم زۆر باشە نانتان تێ نەکردوێت بەرەوەڵات چێشتەکانیشیان ئامادە کردووە چاوەڕە کردووە دەستان خۆش پێم بڵێ تایبەتمەندی جەژن لای تۆ چیە دایەگیان ڕەنگە زۆر کات بە تایبەتتر بۆ خانمە ئەزیزەکان جژن تۆزێک ماندووبوونی زیاتر بێت ئەوە تاوەکو خۆت باسی لێوەکەی لە کاتژمێر 12 شەو تۆ ساوی سەرقاڵی خواردن ئامادەکردنی باشە تایبەتمەندی جژن لای تۆ چی خۆشە و ئیتر جەژنە و خۆ گرنگی بەوای لە نزیکەوە بچی سەردانی خزم و کەس و کار بکەیت و جەژنە پیرۆزە و گەردن ئازاد لە دوای ناخواردنوشت ئیتر مەجال بوو ئەڕۆین بۆ جەژنە پیرۆز دەستان خۆش بە لەم خاتونەش سڵاو لێ بۆ لە تۆش جەژنی خۆشتان پیرۆز بێ بەخێر بن سەر چاو بەخێر عەزیێتان کێشە باشە پێم بڵێ چی یادەوەرێکی خۆش هەیە لە جەژنا کە تۆ قەت لە بیری نەکەیت و هەموو جەژنێک بۆن ئەو یادەوەریە جوانت بیرکەیت وەڵڵای مناڵی زۆر خۆش بوو باشە بۆ هەمومان هەمیشە باسیێواکی نەڵین جەژن بۆ مناڵ خۆشە ئەی بۆچی ئێمە کارێک نەکەین بۆ گەورەکانیش بامان وەڵڵای تر کاتی خۆی چەرق و فەرەقە بوو جۆلانە و شتە بوو ئەڕۆشتیتە دەرەوە لەگەم مناڵە یاریتە کرد بەڵام ئیستەوان نییە ئێستا چاوەڕی میوانی بیا لە دەرگاکە و بە خێراتنی باشە تا ئێستا کە ئێستا نزیکی کاتژمێر و چارەگ و 20 دقەیە کەس هاتوو بۆ جەژنە پیرۆزەم بەیانی باڵێ پیاوانی گەڕک باڵێ زۆر باشە تا چەند بۆ دڵخۆشەوی بۆ نمونە کەسێک لە نزیکەوە بێت داوای گردن ئازادی و لێ بکات جژنە پیرۆزە و لێ بکا وەک لەوەی ئەوەی کە بۆ منە لە ڕێگەی مەسجێکەوە وەڵڵا زۆر خۆشە خۆی بێتە ماڵەوە خۆشترە و گردن ئازایی لێ بکەیت و ئەگەر دڵی یەکتری و عاجز کرد بێ ئاشتی کەیتەوە باشە خۆ بە نیازی بڕۆی بۆ ماڵان ئیشەڵڵا دەستە خۆش بێ با بێم مۆلای کاکە جەبار کاک جەبار پێم بڵێ لە جەژنا چی یادەوەرێکی خۆشەیە تۆ بتێ بۆمان بگێڕیتەوە کوڕا گۆرانیەکی خۆش بێ شتێک بێ پێشکەشمانکەی وەڵڵاهی خۆی سەرەتا بە خێراتنتانەکەم ئێوە کە کەناڵی کورسات تاکە کەناڵە کە بە بێ جیاوازی دەرگای کراوەیە لە هەموو هونەرمەندان و هەموو ماڵان و خانەوەدایانی کوردستان سەرەتا بە خێراتنتانەکەم و جەژنتان دێ پیرۆز بێ و هەر لە کارمەندەکانەوە هەتا کارگوزارەکان هیوادارم هەموو کاتێک لە جەژن خۆشییا بن یادەوەریەکان یادەوەری زۆرن ئێمە کاتی خۆی کە هێن بووین ماڵمان لە قەراغ بووێ مەخۆمە خەڵکی قەراخین جەژنمان ئەکرد کە نان ئەخورا دایکم هەڵەسا بەیانی زوو نانی دروست ئەکرد نانمان ئەخوارد و ئەو ساکیە خۆمان ئەگۆڕی
و ئەڕۆشتین ماڵ بە ماڵ ئەگەڕین و جەژنە مبارەکەمان ئەکرد و نقڵمان هەرگرت و گردن ئازاییمان لە یەکتری ئەکرد بەڵام بەداخەوە ئێستا و کاڵ بۆتەوە وەکو جاران نەماوە کۆمەڵێ ڕێگر هەن لە ڕێگا سارکردنەوەی کەوا جەژن گەڕانی خەڵک لە ماڵانە یەکەم لە ڕووی داراییەوە کەوا بەڕاستی ئێمە ئەبینین ئەگەر نەتەوێت لە کۆمەڵی قەیرانە ئاژین ئەمە کاریگەریکی زۆری کردو دووەمینیش ئەم تەلەفۆنە وای کردووە کەوا کەمترین خەڵک هاتو چۆ بکات و هەر بە تەلەفۆن یەکتری ئاگادارەکاتەوە جەژنە مبارەکەی دێ ئەکا بەڵام ئیسا ئەم جەژنەکە بۆ نمونە ئێوە جەنابتان هاتن جەژنەکانی کە جەژنی پار زیاتر خەڵک ئەگەڕا بەڵام ئەم جەژنە هەمووی دەکەس هاتون باشە اینجا داوای لێبور نەکەین ئێوە خواردنەکەشتان ئامادە کردووە فەرمونون وەرن دانیشن بۆ ئەوەی خواردنەکەتان نۆش بکەن فەرمونون دەستی خۆش بێلانە سپاس بۆ تۆ سپاس بۆ خانەوادەیە زۆر دڵخۆش بووم کام بینی هەموو جلوبەرجی کوردی جلوبەرجی جیاواز خوانێکی زۆر خۆشیان ئامادە کرده بوو ئێوە دابنیشن دەبات چێشتەکە تێبکە قەیسی و برنجەکە حازرکان تۆش لەگەڵیانە دانیشە و بزانە تاموچێژی نانی بەیانیان چۆنە ئەمڕۆ ئێمە لە کورسا لەگەڵ هاوکارانم نانیشان بۆ دروست کردبووین سەحڕۆڵام کرد ئێمە تۆزێ خۆش بوو یانی برنج و فاسۆلیا و قەیسی و گۆشتیشی تۆزێکتیا بوو ڕاستە لەوانێت بەیانیان تۆزێم خواردنانە قورس بێ بەڵامی تامی جەژن قەت لە دەممان دەرناچەوە میشە نەریتێ بۆ لە باو باپیرانمانە و لەگەڵ ئەڵڵاه وەکبەرەکەی دنیا تاریک بۆ ئێمە هەر هەستاوین و بۆنی مەنجەڵەکان بۆ ماڵەکەی بڵاو بۆتەوە و جاح لە هەمووشی خۆشتر وەکو خانەوادێ هەمووی بەیەکەوە کۆبووینەتەوە یعنی بەڕاستی زۆر ئیواماتیا بووە کە لە دەروی وڵاتەوە گەڕاوەتەوە لەگەڵمانایە و کەسانی تر کۆ کردوێتەوە ئێستا با بچمەوە لای لانە بزانم دانیشتنی لەسەر خوانەکە لانە شوێنەکەتان خۆشە با ئێمەش لێ بووینایەت بەڵێ سەرکۆکیان بێگومان قسەکانی تۆ تەواوە سفرە بێ ئێوە ناخۆش ئێوەش دڵنیام وەکو خۆتان باسان لێوە کرد لە دەستگای میدیای کورسا جژنی خۆتان کردووە یاخوانۆشی گیانتان بێ بینەرە عزیزەکانیشمان ئەگەر ئاوە چێشتی تایبەتی جژنیان ئامادە کردو یاخوانۆشی گیانیان بێ با بێمە لای تۆ کاکە گیان پێم بڵێ لە جژنا تۆ زیاتر حەزەکەی چی لەسەر ئەم سفرەیە هەبێ والله لە جژنا بە تایبەتی حەزەکەم بەس تەنیا قەیسی و گۆشت بێ گۆشتی حیوان ئەم قەیسی یعنی هەر تایبەتە ئەبێ هەموو جژنێک ئەم سفرەیە قەیسی لەسەر ئەگەر هیچ یەکیش نەکە بەس تەنیا قەیسەکەم بکەم پێم خۆشە باشە ئەبێ گۆشتیشی تیا بوون ئەتەمەناڕۆڵا گۆشتیانە بێ هیچ معنای تامینیە زۆر باشە ئەی تۆ یادەوەریەکی خۆش قسەیەکی خۆش یان پێش ئەوە بیرێک کەرەوە تا یادەوەرێ خۆشەکەم بۆ گەڕیتەوە تا چەند حەز بەواکەی سفرە و خوانی جژن هەموو ئەندامانی خێزانەکە بەیەکەوە بن الحەمدولله خۆ ئێستا لەخوا بەزیادیە وەزع باشە و الحەمدولله يعني إداريكي باش هي شكون لخوا زابيا وضع باش شكون لخوا زابيا مالو حالي خوم هي وساري خوم هي لخوا زابيا وكل كان مسلامة إنه كل كان لمالو حالي خويانا وساري عن هي الحمد لله أبو خوا خوش إيش باش وإنجال بلام إستا بنسبة خلقوا هي ناني بخوا هي ناني بخوا قناعتي بها هي إستا ججني نكدوا نبي مشان راسته زۆر ڕاستە بەداخەوە تۆ بەرەبەرە وەرە پێشەوە نانەکەش تاقیکەرەوە جا کاک جەبارم بینی لەگەڵ قسەکانی ئێمە ئەو خەریکی ناخواردن و چێشتەکە زۆر چاکە دەستی کابانی خۆش بێ بەڕاستی کابانی ئەمڕۆ نییە دەمێکە خەریکی ئەم کارایە ئیشەکانی بەڕاستی من هەر زۆر لێ ڕازیم براژنی گەورەم و مای سەروەری و شانازیە بۆ من باشە ئێوە بران بەڵێ ئێمە برێنەوە برا گەورەمە ئەویش خێزانمەوەش براژنمە خوا لێکتان نەکە ئەی تۆ لە جژنا حەزەکەی چی لەسەر سفرە هەبێت تۆش بە هەمان شێوەی ئەم کاکەیە وتی قەیسی تۆش حەزە لە قەیسێکەیە واللهی ئەزانی چۆنە ڕسوماتی ئەمڕۆ زیاتر کە کوردەواری حەزی لە شلەی فاسۆلیایە ئەنجارە قەیسی وینە تۆ ئەگەر سفرەیەک شتێکی لەسەر دانێ بەڵام هەر بە تەنها بێ هیچ جوانیت و زیینەتێکی نییە بەڵام کە ڕازانتەوە کۆمەڵێ شتیادانە ئەگە هەر ساوەرێکی سادە بێ کۆمەڵێ شتی وەکو سەوزە و ترشات و ئەم شتانی دانەی جوانترین و ڕازاوەترین ئەبێ بەڵام شتی جەژنیشە تا ڕازاوەتر بێت و هەست کە تەبیعەتێک و نەفسێتێکی هەیە حەز لە ئارەزوو شتێکە بۆ ئەوی کە ئارەزوی نەشکێت جەژن بێت و بە نەفسێتی خۆی ئەو شتانە بخوات پێم وایە شتێکی جوانترە و خۆشترە جا بامیش تۆزە تامی چێشتەکان تام بکەم بێبینەران ناخۆش بزانین تامی چێشتەکانیان چۆنە چاوتان خۆش بێ ئەی تۆ یادەوەری خۆشەکە شەر بۆ نەگەڕامەوە بامن بەدزیەوە تۆزە نامخۆم تۆ یادەوەرێکی خۆش گەڕەرەوە دانا قەناعەتی بێت یادەوەریەکە ئەوەیە بوو جاران کە ئانووەڵا ئەمێ ڕۆژی کە جەژنێ ئیتر خەڵ خۆی حاضرە کرد و شتی حاضرە کرد و ماڵان ئەگەڕا و
ئەتر لە خۆشییانە نەمانزانی چی بکەین بەڵام ئێستا وەکو شتێک کاڵ بۆ تۆ تۆزێ کاڵ بۆ تۆوە بەنسبەت ئەوە زانی چۆنە بەنسبەت چیوە بەنسبەت ئەوەوە یەکەم ڕەحمڕۆ نەماوە ئێستا برایە مەرحەبای برا ناکات و هەچووی برا ناکە ماڵی لەو کۆڵانی ئەو دیوە ئەڵێ وەڵام من مەجالیم نییە کاکە بۆ مەجای نییە تۆ خۆ لەگەڵ ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانەیە چۆنی واللهی بۆتان هەیە لە هەموو گەڕکوبان بپرسن لە هەموو ژیان مادلی کەسی منە ئێشانەوە باوە ناکەم دلی کەسی مێشانی بێ ئەوە یەکێکە لە سیفەتە زۆر جوانەکان کە لە مرۆڤایە خواتە من درێژبی بەر لەوەی کۆتایی بەم ڕاستەخۆی بێنم ئەمە کەمە قسە لەسەر جلەکانی تۆ بکەم جلەکانە زۆر جوانە زۆر تایبەتە پێم بڵێ بەس لە جژنام جلە لە بەرەکەیان وەکو کاتی ئاسایش ئەم کاوە سەڵتەیە لە بەرەبەتی عیلبەکی جاف دەبەری ئەەکەم مناسبەتی مەسەنە کە بچم بۆ کفری بۆ کەلار لەبەری ئەەکەم بازی مناسبەت لەبەری ئەەکەم بەڵام ئێستا بۆ مەسەن شوێنانی کە ئەوە قاتی کەم هەیە لە حمدوسەنە بخوا قاتی شاڵمەیە قاتی تری کەم هەیە لە خوا زەویە ئەڵێم واللهی زۆرەکە حەزم لە کەوەسەڵتەکەیە ئەرە وڵات چووکە زەی چۆنە ڕسمێتی باو باپیرمە ئەمە جلی کوردەواری ئەسڵ و نەسەب و ڕەسەنایەتی کورد ئەم جلەیە قاتی کوردی زۆرە بەڵێ هەرە وەڵی شاڵی هەیە ستارخانی هەیە کورشتی زۆرە ڕاستەکە قاتی شاڵدانەوە لەبەرم نەکردووە ئێستا حاڵێن پێنجان قادەوە تا باشم بێن و ڕاست خۆی پیشانی بن قوربانی ئەی کەستان یادەوەریکی خۆش گۆرانیە شتێکم پێشکەش ناکەن کاک گیان وڵا بەخێر بێن سەر چاو من خۆم لە ساڵی 1970 گۆرانی هەڵێم دەکەواتە ئێستا فرسەتە جەژنانەی ئێمە بۆ بینەرەکانمان گۆرانەیەکی کاک جەبارە بەسەر چاوخۆم لێرەوە پێشەکی سڵاو ڕێزم هەیە بۆ کاک محەممەی مەردان چونکە ئەو تاکە کەس بوو کە منی هێنایە ناو دەستگاکانی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بە گۆرانی وتن یەکەم کەناڵ کە کەناڵی کورسات بوو من خۆم لە کەناڵی فۆلکلۆرە ناسیەوە لەگەڵ کاک محەممەی مەردانەوە هاتا ئێسش لەگەڵ تیپەکەی ئەوانە بەردەوام خۆم ئەندامیشتم لە کۆمەڵی هونەرمەندانی میلی و کۆمەڵێ شوێنان گەڕاوم وەکو ئیزگەر ناخۆیەکان و وەکە ڕادیۆکان و کەناڵەکانی تر و من خۆشحاڵم بە هاتنی ئێوە بەخێر بێن سەر چاوم ئێستا گۆرانێکتان پێشکەش دەکەم بەسەر چاو بەسەر يارك بمروتي طابك وغيني بن يارك بمروتي أنت خريج شنو يا شيخ ودواي من يدو شايري حسرتي عامين من باب مرمي سالت راينا يا بكاني راينا يا شتو شيدايت عمر نزاري بينا يا بغازا يا نازي يا اربخوا شازي شامي كجاله لي بخالي لديني كريدي مريدم كتاباري كي أريب الله شويا ربيعي بالله شويا ربيعي خمين دم زاني قلب تضامن نبيعي تضامن نبيعي بغامزة نازي شازي
كجارة وليوي بخيالي لدين كريد يا موالي كريد يا ببيت مردايم یا ڕەبی ئەو دەنگە و خۆش بێ دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ بەڕاستی دەنگە زۆر زۆر تایبەتە کاک جەبار یا ڕەبی لەش ساغبی ئاماد و قەتار و ئەڵاوەسی لەمە لە هەموو دانیشتنیەکە ئەو دەستانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئەو جژنانە جوانە سپاس بۆ ئەو گۆرانیە تایبەتە ماندوومان کردی